ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ لەگەڵیەوەین لە دوو ئەڵلقەی دوایی کاک هەڵگورجوندیانی باسی هەندێک لە بەڵگەنامەکانی دایرەی ئەمنی هەولێری بۆ کردین کە لە کاتی ڕاپەڕین کەوتوتە دەست ئەوان. ئەو بەڵگەنامانە هەنێک چیرۆکی سەیریان تیا بوو. یەکێک لەوانە کە سەرنجی منی ڕاکێشا مەسەلەی ئاشکرابوونی تۆڕێکی ڕێخستنەکانی حیزبی شیوعی بوو لە شاری هەولێر، یان با بڵێن گروپێکی حیزبی شیوعی کە بە ئیختیفا لە ناو هەولێرا بوون. ئەمانە لە ڕێی برادێکی خۆیانەوە کەشف کراون. کاگەڵگور بە تەفسیل باسی ئەوەی کرد کە چۆن ئەم کەسە هەتا دایرەی ئەمن خەتی ئەوەی هەبووە، سیارەی خەتی هەبووە، ئەی نەفەراتە گوازنەوە بۆیان گوەستۆ بۆ سیدەکان بۆی هەرچی نامە و ئاڵوگۆڕی نامە و زانیاری کە لە بینی ئەوان و لە بینی شارە بۆ هەمووی چۆتۆ دایرەی ئەمن کۆپیان کردو و کەپسیان کردوتەوە و دایانەتۆ دەستی بڕۆ بیگەنەوە دەستیان. بەم جۆرە ئەم گروپە لەژێر کۆنتڕۆڵا بوون، لەژێر چاودێریە بوون، هەموو شتێکیان کەشف بوو تا ئەو کاتی بە تەواوی دەستگیرکران. من پرسیارم لێ کرد کە ئەم گروپە چیان بەسەر هات، وتی من بە پێی بەڵگەنامەکان هەر ئەوە نازانم، بەڵگەنامەکان تاویتایە کە ئەوان دەستگیر کراون. منیتر حەزم کرد دیوی پشتەوەی ئەم ڕووداوە باس بکەین ئەم چارە. تەلەفۆنم بۆ کاک جەمال شوشە کرد، وتم کەسێکمەوێ زۆر ئاگاداری ئەم بەسەر هاتە بێت. ژمارە تەلەفۆنی کاک چەتۆی دامێ. کاک چەتۆ تەلەفۆنم بۆ کرد. بە سوپاسەوە ئەمڕۆ لێرە میوانی ئێمەیە کاک چەتۆ بەڕانەتی. کاک چەتۆ کەسێکە کە ئیتر لەناو ئەم ڕووداوە بووە. ئەمێ بزانم چارەنووسی ئەمانی کە 19 کەس بوون کە ژیران چیان لێ هات، و ئەم مخبیرە، ئەم کەسەی کە سەر بە دەستگای ئەمنەوە لەگەڵ ئەمانە ئیشی کردووە، چی بەسەر هات؟ چیرۆکێکی سەیری هەیە، بابێک و گوێی لێ بگرین. کاک چەتۆ بەخێراتی. سپاس دەکەم، مەمنون، خۆشبی. کاک چەتۆ جا هەموو ئەم بەسەرهاتەشی بالمناسبە کردو بە کتێب، ئەم کتێبێ کە خیانەت سنوورەکانی دەبەزێنێ. ئێستا بەیەکەوە باسێکی ئەم کتێبەکەین کە چیتیایە. کاک چەتۆ بگەڕێنەوە بۆ سەرەتای سەرەتا ئەم چیرۆکە. ئەمە لە کێوە دەستی پێ کرد؟ پێم وایە بەشێکی ئەمانە پێشمەرگە بوون لە شاخ هاتبوونەوە ناو شار. بۆچی هاتبوونەوە ناو شار؟ تۆ چۆن ئاگاداری ئەم کاری ئەم گروپە بووی لە ناو هەولێرە؟ ئەوەمە ساڵی چەند بووە؟ بەڵێ، سپاس دەکەم. جارێ بەر لە هەموو شتێک ئەو مەسەلەیە ئەوەیە تو باس کرد، ئەم ئەو بەڵگەی لای ئەو برادرم نەدیتیا، حەز دەکەم بیبینم، چکۆ من هەتا ئێستاش لەگەر دابی هەر بە دوواداچوونم لەو قەزیە هەیە. لە مێژە کردیت مەکتێبیژەوە 5-6 ساڵە، هەتا ئێستاش بە دوواداچوونم هەیە. و ئاگاداری هەموو خەڵک ئەو زابد ئەمنەی کە سەرپەرشتی ئەو کارەی کردیا، ئەو کاتە ڕائید بوو، پلەی ڕائید بوو، من دەیناسم، ئەو کاتیش دەمناسی، چکۆ خۆم لە ناو قەزیەکەی بووم. ئێستا وا لە بەغدا سزنە، من هەوڵی زۆرمدا چووم لە بەغداش بینیم، مقابلەم کرد، لە گەری دانیشتم لە ئەمنی وەتەنی بەغدا سزم بۆ ئەو کاتی لە گەری دانیشتم. یعنی من هەتا ئێستاش ئەوم هەیە و حەز دەکەم ئەو بەڵگەنامەی باسیشت کرد، ئەو بەڵگەنامەی بینم، چکۆ من لە داهاتوو نیازم وەیە، پێش ئێستا نیازم بوو، بەڵام بەقەستی بەڕێک تاخیرم کرد، نیازم وەیە کتێبەکە دووبارە چاپ بکەم، چکۆ نەمایە خەڵک داواکاریەکی زۆری لەسەرە کە بە کتێب نووسیم. ئەو چۆ تەبعەن هۆکاری خۆی هەیە لۆ بە کتێب نووسیم. من ئاگام لێ بوو زۆر جاران لە شوێنان باز دەکرا ئەو قەزیەیە، دەگوترا لە ناو برادەرەکانی خۆمان لە دەرێ لەولا خەڵکە بۆ ئاگای لێ نەبوو. زۆر جاران شتەکانیشیان دەشێواند، هەرکەس بە ئیجتیهادی خۆی، هەرکەس بە لێکدانەوەی خۆی، هەرکەس بە شتی خۆی. منیش چونکە خۆم لە ناو ڕووداوەکە ژیا بووم، یان دەتان برێم کاراکتەرێک بووم لە ناو ڕووداوەکەی، و برادریش تەکلیفیان لێ کردم، گوتیان بینووسەوە. فعلاً هەوڵمدا. سەرەتاش پرۆژەی کتێب نەبوو، هەر لە فەیسبوک بە حەلەقات نووسیم، بەڵام پاڵ پشتی زۆر کرا و داوای زۆر کرا بیکەم کتێبەوە بۆ کتێب و چاپکرا بە ناوی کە خیانەت سنوورەکان دەبەزێنی. دافعەکی دیکەی کە وای لە من کرد بنووسمەوە ئەو مەسەلەی، کاک سەلام، لە ناو شۆڕشەکان، لە ناو
خەڵکی کوردستان هەر لە کۆنەوە تا ئێستا خیانەت گەلێک زۆر بووە. ئەمە زۆر جاران قسە دەکرێت دەرێن ها شۆڕشی فلان خیانەت تێکی دا، شۆڕشی فلان کەس خیانەتی کردووە بوو إلى آخره. بەڵام چونکو خیانەتەکان بە دیکۆمنت نەکراینە، پاش فترێک تەویلاتی فلان خاین بوویتە پاڵەوان، خیانەتکاری بوویتە جێی مشتومڕ خاین بۆ یا خاین بوویتە نیشتیمان پەروەری. هۆکارەکەشی ئەوەیە ئەمە هەر کورد بە گشتی واینە، یان لە کۆنەوەژە مش بڕک شارەزایەتی کوم لە مێژوو هەیە کەم مێژووی خۆمان دەنووسینەوە، یان نەمان نووسیە هەر زۆر کەم دەنووسینەوە. ئەوجا چ بەلایەنی مابرین کە خیانەت لایەنی سلبیەکەیتی، چ بەلایەنی ئیجابی. لێ ئەوانە کە خەڵک دەینووسی، کە خەڵک دێ باسی دەکا بە چ تێک دەبی مەسەلۆن منم هەتا ئێستا نازانین مەلای خەتی خائینە یان پاڵەوانە. لێمان تێک چووە یان فلان إلى شۆڕشی شێخ محمود یان ئیدیکا هەتا لە ڕابردوو. ئەو ڕووداوەش بە قەنەعەتی من ئەوەی جەنابەت باس کردو گوتمان ڕووداوەکە و کارە ساتەکە ڕووداوەک نییە. ئێستا لە قسەکان دێنێ سەری خیانەتێکی زۆر گەورەیە. یەک لەو خیانەتانەیە کە هیچی کەمتر نییە لەوانەیە لە مێژوو گوترایە. ئێستا لە ئەنکەسوونی ناو بابەتەکان دێنێ سەری کۆکوونیەوە دەوەکان دەزانم. ئەمن ئەوەش هۆکارێک بوو گوتم با بینوسمەوە بە دیکۆمنتی کەم لەوەی سبێ ڕۆژێوەنێ لەوەی ببیتە چ شتێک بۆ جیلەکانی داهاتوومان ئەوە خیانەت بزر نابی، با خەڵک بیر لە خیانەت نەکاتەوە خیانەت بزر نابی. ئەو هایە بەو شێوەیە بە تایبەتیش ئێستا کە چاپکردن و تۆمارکردن زۆرە. ئەوەش هۆکارێکی دیکە بوو کە دەستم لۆ کتێبەکەی برد. قەزیەکە لە ناو حیزبی شووعی، طبعا لە ناو حیزبی شووعی ڕوویدایە کارە ساتەکە، لە ناو حیزبی شووعی لە ناو کەس و کاری ئەو شەهیدانە و ڕێخستنەکانی حیزبی شووعی زیاتر بە مفرەدەی قەزیەی مەمۆ دەناسرێ. قەزیەی مەمۆ کەسی خائینە، کەسی خیانەتکارە کە خیانەتەکەی کردو و کارە ساتێکی بەسەر حیزبی شووعیینە. خۆی ناوی مامەد ئیسماعیل ئیبراهیمە، خەرکی گوندی گردە ڕەشەی دەشتی هەولێرە لە عاشرێتی کەلەوڕا، منیش کەلەوڕم بخۆم. خزم کەسی یەکتر دەناسین ئەوەی دەبین هەر لە منداڵە ڕامنە و کەسەی دەناسم. ئەوە کادیرێکی پێشکەوتی حیزبی شووعی بوو لە عەتاکان، گەنجێک بوو خوێندەوار بوو، کاتە خوێندەوار کەم بوو، گەنجێک بوو خوێندەوار بوو، کادیرێکی پێشکەوت و دیار بوو لە هەولێرە ناوی هەبوو دەنجی هەبوو. ئیتر لە 75 و 6 بەدواوە دیارە پەیوەندی لەگەر ئەمن بەعس ئەو کاتە دوایی بابرین هەرسی شۆڕشەوانە بەعس لێرە دەسەڵاتی زۆر بوو، پەیوەندیان لە ژێر بەژێرەوە پێکردێ بوویتە پیاوی ئەمن. ئەمە ئەو وەختی کە هێشتا حیزبی شیوعی با بڵێن لە جەبهە لەگە بەعس بەڵێ بنەقەڕاتە بوو لە جەبهە بوو لەگە بەعس و قسەی زۆر هەیە دەربارەی ئەو مەرحەلەیە کاک چەتۆ کە چۆن حیزبی بەعس هەر ئەلەو فترەی کە گوایە هەردوولا لە یەک جەبهەن لە ژێرەوە ئیشی زۆری کردبوو بۆ کڕینی خەڵکی وەکو ئەمە. بڵێ ئەوە یەک لە ئەوانەیە دیار بوو لە ڕێ خستنەکان و لە ناو خەڵکی هەولێر شک و گومان لەسەری دروست بوو لە زۆر چۆنێتی پارە سەرفکردنی و جرک و بەرجی جوانی وای چکۆ کادیری متفرغ بوو، کادیری متفرغ ئیمکانیەتیان دیار بوو حیزب دەیدانێ مانجی نەزەم چەند دینارە. ئیتر برادران تاقیق گەیشت ناو قناعەتەیە من هەموو تەفاسیلەکەی دەزانم. ئەو برادرانی لە زین تاقیقەش بوون بینیتنم چکۆمەکە کتێبم نووسی هەر لە خۆمەوە نەمنووسی بە دواداچوونم زۆر کرد. ئەو کەسانە لەناو قەزیەکەیدا بوون بینی من لقام لێکردن و لێ ئەول و ئاگاداری لە قایەکانیش هەمووی تۆمار کردێ بە ڤیدیۆ لە مارە کامێرەی ڤیدیۆیی خۆم تۆمارم کردیا. ئیتر ئاشکرا بوو ئەوە ساڵی 1970 ئاشکرا بوو یان هەرگومان بوو؟ نەخێر ئیسپات بوو لەسەری ئیسپات بوو لەسەری وەکو گوتم من و برادرانەی کە لە ناو قەزیەکەدا بوون یەک لەوان یادی بە خێر مامۆستا ڕەوەند ئێستا لە ژیاندا نەمایە 2 ساڵێک پێش ئێستا مرد ئەو زۆر لە نێزیکەوە ئاگادار بوو برادری دیکەش ئیسپات بوو لەسەری کە ئیسپات بوو لەسەری تەبعاً بە پێی نیزام داخلی حیزب شووعی و دەردەکرێت لە حیزب هیچی دی نییە ئیجراعاتی دیکەن یار دەرکردنا دەریان کرد لە حیزب دەنگۆیەکە بڵاو بووە لە ناو هەولێری. ئەمن بە بیرمە زۆر باش بابم مالەت شووعی بووین عائلەی شووعی بووین بابم لە مارێ گوتیەوە دەرکرایە ڕەنگە سەردانی ماران بکات بیستیتمان پاش دەرکردنی سەردانی ماڵان دەکات لۆ قسەکردن لۆ چی لە ئاخری وەکو بری پەرس پاکژی خۆشتێکی ئەگەر هاتە ئێرە هیچ قسەی وای لەگەر مەکەن بە تایبەتی قسەکەی ئاراستەی برای گەورەم بوو برای گەورەم شەهید بووە بەدەستی وی شەهید بڕیار بەدەستی وی شەهید بوو لە ناو قەزیەکەیدا بوو
فعلا ببیرم دەجارەکان هاتە ماریما قسەی دەکرد و ئەوی دەکرد و ئەوی دەکرد بابم خۆی دوور دەگرت لە قسەکانی نەدەچۆ ناو ئەو بابەت وەکو میوانەش تەبیعی ئیترەوە بوو دەرکرا ساڵی 79 کە جەبهەی بەعس و حزبی شوعی تێکچوو دەست بە جیرانی خەڵکرا و کە پێی دەرێن ڕابی بەعس لەسەر حزبی شوعی عایلەکەی مەش بەبەر ئەو قەزیەی کەتین برام هەر نەکەتە بەردەستی برای گەورم نەکەتە بەردەستی بابرێن حکومەت بەس بابم گیرا دوایە بەر بوو بەرائەتیان پێ دەدان ئەوەی بەریان دەدان برایەکەم نەگیرا ڕۆی چوو بە پێشمەرگە هەر لەو کاتێ ڕێلیان لە مەفرەزە سەرەتاییەکانی حیزبی شوعی ڕێک لە بیرمە مانگی 11 79 ئەو کاتە ئەو کەسەش ڕۆی چوە سەرێ بابرێن بووە ببیتە پێشمەرگە بەڵێ چۆ شاخ چۆ مەقەڕاتی حیزبی شوعی لە منتقەی ناو زەنگۆوانە ئەلۆیش برادەرەکانی وێندەرم بینیە هەم قسەیانم لەگە کردی چۆن بوو چی کرد چی گوت چی نەگوت ئیتر بە هەموو شێوەک وەرنەگیرایەوە لە حیزب وەری نەگرتیە حیزب وەری نەگرتێ بە پێشمەرگە بەڵام بتەوێنێتەوە زیرەک بووە و عەتفی هەبووە لەگەر خزماتی و برادەراتی و لەگەر هەندێک کەس ئیتر هەندێک ناسیار و پێشنیاریان لۆ کردێت تازە شۆڕشی ئێرانی بوو چوو بووە ئێران چوو بۆ مەهاباد لە مەهاباد دانیشتووە تا فترەی تا ساڵی 80 ئەوانە لەوێن دەربوو ئەمن قسەکەم بیست لە برادەرانی دیموکراتیش لەوێن دەری شک و گومانیان لەسەری هەبوو دەریان کردبوو یعنی زەختیان لێ کردو کە لە مەهاباد نەمینێ شتێکی واش هەیە ئەو برادەرەی ئاگادارە ئێستا لە ژیان دامایە ئیتر دووبارە هاتبووە ناوزەنجێ لە ناوزەنجێ کە هەر وەریان نەگرتبەوە ڕۆی چوو بەگەر سۆسیالیست کرد حزبی سۆسیالیستی کوردستان ئەمە بۆ ئەوەنە ئیسراری کردووە کە بەتاکید تۆ ئیشی بە خوێندنەوەی من واجبی خۆی جێبەجێ بکات کە پیاوی ئەمن بووە کاریان پێسپارێ بەڕاستی قەناعەتی بەم ئیشە هەبوو بێ بەڵێ یعنی وەکو ئایدۆلۆژی مەبەستم نەکرد بۆ پارەیان بڕوا دەکەم مەسەلەکە ئایدۆلۆژی نییە زیاتر مەسەلەکە زیاتر ئەم لە خۆم دێناسم شخصی پیاوەکی خۆش نییە قسەی دەکەم لەبەر سەرشاشەوە پیاوەکی زۆر پەرپوت بوو بەرامبەر پارە زۆر لاواز بوو پیاوەکی لە ڕووی ئەخلاقی کۆمەڵایەتی سوک بوو ئەو هابوو ئەو نەوانش دائیمەن تەسیریان لێ دەکرێت بێجگەلەوەی ڕەنگە حالەتێکیت کەشەبی دافعە چیت کەشەبی انتقام کە دەرکرایەوە ئەوە کرایەوە ئەوکە ئیتر ئەو کاتە انتقام لە حزبی شیوعی بسانێتەوە بڵێ ئەو کاتە دەچیتە ناو حیزبی سۆشیالیست حزبی سۆشیالیستی ئەو کاتە چونکو چەند بەعڵی تێدا بوو هەر بەرپرسێک لە خۆی لەگەر ڕێزم لەو خەباتومان دەبوونیان هەر بەرپرسێک لە خۆی قراراتی وەردەگرێت وەلا ئەسەر دەبیتە وەردەگیرە لە سۆشیالیست و دێتەوە منتقەی دەشتی هەولێر هەتا ساڵی 83 هەر لەگەروان بوو بەڵام کادری سۆسیالیست بوو ئەو برادەرەکانی سۆسیالیستیش من بینیە کۆمنتیشیان لێرە لە کتێبەکەی نووسیا کە چۆن بۆ لەوێندەریش یعنی هیچ زەربەی لە سۆشیالیست دابوو لەو ماوەیە وەکو ئاشکرات شتێکمان نەزانیە بەڵام شتێک هەیە کاتی خۆی لە ڕادیۆی گەلی کوردستانی یەکێتیش ئەو شتە بڵاو کراوە کە شەڕینەوە خۆ دروست بوو ئەو شتە بڵاو کراوە جارێکیان دایرەی ئەمن دیارە نامەی لە بۆ ئەو کەسە دەنێری لەسەر نامەکەی نووسرای بۆ مامەند کادری سۆسیالیست لەسەر نامەکە ئەوها نووسراوە دیارە ئەخردا ئەبێ نامی مەخابرات ئەوها بنووسرێ وا باس کرا بۆ خۆشی لومنی ئەو قسەی جێڕایتەوە بۆ خۆشیان برادران جێڕایتیانەوە نووسرای بۆ مامەند کادر ئەوان ئەو کەسەی نامەکەی دێنی یان بەغەڵەتی یان نازانچی دەیداتە کۆچکردو و خاڵی خۆش بوو مامەند منتک هەبوو ئامر کرد بوو مامەند منتک کە نامەکەی دەبینی مامەند پیاوە من نییە ئەو قەزیە دەتەختەوە دەداتە حیزب و تاقیق و تحقیقکاری چش دروست دەبی لۆوەی کەشف ببی وانە ئەوتە نامە دایرە من نردیتی لۆوەیە لۆ من نییە ئیتر بەڵام لە ناو حیزب هەم سۆسیالیستان شەڕی ناوە خۆ بۆم بالبالێ نیشتووە ئەوە فترۆکە بزر کرا هەتا ئەو نامەیە ئەم بەبیرم دێ لە ڕادیۆی گەلی کوردستان خوێندراوە لە کاتی شەڕی ناوە خۆ ئیتر چەند ڕاستی تێدایە چەند ڕاستی تێدانە زۆر نەمدی تێ بە چاوی خۆم بەڵام خەڵکم دواندیە و باس کرایە ئەو قسەیە ئەلا کولی حال هەتا شەڕی ناوە خۆ بوو کە شەڕی ناوە خۆ بوو مەفرەزەکانی بابرین جوود لە منتقەی کشانەوە بەرەو سماقولی و بەرەو سەرێوانە کە پێش شەڕی پێشداشان ڕوودا کە لێرە شەڕ بوو ئەویش چوو لەگەر مەفرەزەکانی سۆسیالیست بەلام لە سماقولی ڕا گەڕاوە هاتەوە شار نەچوو لەگەریان کە چۆن هاتەوە شار و لە شارماوە ئیتر لێرەوە سەر و داوەکانی دووبارە لەگەر حیزبی شوعی هەتا ڕادێک دروست کردەوە ئێستا ئیتر من ئەمێ بزانم چۆن پەیوەندی کردەوە لەگەڵ ئەم
جارێ ئەم گروپە چۆن هاتنەوە شار ئەو گروپە براکەی جەنابی دیتیا بەڵێ ئەو گروپە سەرەتا هاتنەوە شاری وان مەفرەزەکانی حیزبی شوعید کە دەهاتنە خوارێ ساڵی 1970 کە شەڕی ناوەخۆ بوو زۆر بە ئاشکرا نیان دەتانی لە دەوروبەری شار بژین تووشی شەڕ دەبوون لەگە برادرانی یەکێتی شەڕ ناوەخۆ بوو تووشی شەڕ دەبوون وێچێتی ژەو کاتە لەگەر هیچ مشکلی نەبوو قوتیان لە سلێمانی ڕابە سیارە دەهینا ئەو دەبوو ئەوان مشکلیان لۆ دروست دەبوو نیان دەتانی بنێ زۆر جار لۆ اختیفاکردن داهاتنەوە شاری ئەوە ئەو کاتە هێشتا مەفرەزەی بابرین پێشمەرگە بوو نەک ئەو مەفرەزەی کە دێنە ناو شار چکۆ دوو شتی لێک زیانە زۆر زاران خەڵک ئەوەی تێکرد دەکات ئەوانە مەفرەزەکانی لقی دەشتی هەولێر و لقی قەرەچۆق و لقی بەڕانەتی ئەوانە کە دەهاتن لە منتەقەی جەولەیان دەکرد زۆر جار لەگە برادرانی پارتی لەگە برادرانی سۆشیالیست پێکەوت چەند شەڕێک بوون ئەوەی بەوەی زۆر جاران داهاتنەوە شاری مثلەن من برای من چەند جار هاتەوە مارێ شەهید عەباس کە لەگەدایە برادرەکانی کە داود هەروانم بینیە دواتر ئەوانە لە شار لەگەڵ کەسێک چەند جار لەو حالەتی یەکتریان دیت چکە من نارێن ناسیارەتیمان هەبوو کۆنە کادیری ئەوەی بوو ئەو برادرانش بەڕاستی کاک سەلام ئەو برادرانەی ما بەعام دەتانم برن بە نسبەتی 1990 عەتفیان بەرامبەر ئەو کابرایی هەبوو ئەوە ئیستیغلالکردنی ئەو قەزیەی بوو حەزیان دەکرد ئەوە وەربگیرێتەوە لە حیزب تەنانەت ئەوانەی کە شەهیدیش کران برای منیش منەوە دوای لە قسەکان ڕەنگە بێ مەسەلەی هونەرێکی هەبوو بێ لە خۆنزیکردنەوە خۆخۆشی ئەو دەویست بێتەوە ناو حیزبی شوڕی بەڵێ هونەری زۆر هەبوو هەوڵی زۆر دەدا علاقاتی عائلی قدیمشمان هەیە لەگەر زۆربەی برادرەکان خۆی ئەوە کادریش حیزبی شوعی لەگە زۆربەی شوعیەکانی هەولێر علاقاتی عائلی هەبوو خوشکی ئەو عەفو خێزانی ئەوەی خوشکی یادی بەخێر هاوڕەکانەبی گەورەیە هاوڕەکانەبی گەورە کەسایەتێکی فەرماندەی قارەمان و ئەوەی دیاری حیزبی شوعی یەک لە ڕەمزەکانی حیزبی شوعی بوو یعنی ئەو علاقاتان هەموو تاسیر خۆی هەبوو ئیتر سەرەتایی نزیککردنەوەی لە برادران و مانەوەی لەگە برادران لە ماڵان چەند جار لە ماڵی مەمایتەوە لەگەر پێشمەرگە لە ماری مەبوون برام و خەستکە ئەو لەگەریان مایتەوە چەند جار کادیری حیزبی تەنزیم ئەم نوکاتە تەنزیمیشم دەکرد لە ماری چوچ ماری حیزبی بوو ئەو لەگەریان دەماوە زۆر بە طبیعی یعنی ئەو هاسی قەیان پێ هەبوو ئیدی دواتر ئەو برادرانە مەفرەزانە گەڕانەوە سەرێ کە گەڕانەوە سەرێ و بەتاکید کە دەگەڕێنەوە سەرێ تەقیم وەزع خۆیان دەکەن ئەو دەکەن ئەم پێشمەرگاتیم کردی بڕک دەزانم وەزعەکان چۆنە تەقیمی وەزع خۆیان دەکەن دیارە دەگەنە قەناعەتێک با مەفرەزەی بچووک بنێرینە ناو شار لە شار کار و چالاکی بکەن جار بەجار ئەگە پێویست بوو بچنە دەورەی شار خۆ پیشان بدەن وجودی حزب بسەلمێنن لۆوەی لەگە یەکێتی تووشی مشکلە نەبن چکو هەموو جارێ لە هەر شەڕێک چەند خەڵک دەکوژرا و شەڕ خەراسن جوانە چاردە پازدەکە پێشمەرگە شەهید بووی حیزبی شوعی بێجگە لە یەکێتیش نازانم یوانش چەند لە شەڕی دیکە لەولایە شەڕی ئیلنزاغی و شەڕی شوێنی دیکە ئاف و پۆڕیزە و ئەوە دیار بوو بیرکردنەوە لە شتێکی وا بیرکرا بووە نازانم ئەو بیرکردنەوەی ئیچێ ئەم بڕک متابعەشم کرد بڕک تاقیبیشم کرد بزانم بیرکردنەوەکە ئیچەیە لۆی بزانم ئایا ئەو بیرکردنەوەی خۆیتی یان بەدەستی ئەمن بۆ ئەوە کرایە شتم بەدەست نەکات بەڕاستی بەڵام بیرکردنەوەکە وا بوو ئەو کاتە بەرپرسی قاتەڵی هەولێر برادرە گوناایی بە حکمەت یادی بەخێرەویش نەمایە ئەبە حکمەت مردیا دیارە لە ڕێک دەکەون بەو شێوە پاش ئەو جارێکە ڕۆیشتنەوەم بە بیرم دێم تۆ بۆم بە خۆم لەگەریان بووم کە بەڕێمکردن لە گەڕەکی ئیتیفاوی ئەوانە نووسرایە لە کتێبەکەی بەڕێمانکردن ڕۆیشتنەوە مانجی چار بوو دەوە 15 مانجی چار بوو ئەو کاتیش هەر زمانیان لێدرا بوو خەبەریان لێدرا بوو قووەت هاتن بوونە سەڕێیان ئەمە کەتینە ناو قووەتەکەی ئەمن و دوو برادری دی بوون کەتینە ناو قووەتەکەی باش بوو قووەتەکە جاشەکانی هەولێرە من دەمان ناسین دەنجیان لەگە نەکردین ماریان ئەوە برادران بە شوێنە شتەکەدا ڕۆیشتن ئیتر پاش فترەك هاتنەوە ئەو مەفرەزەی هاتەوە شار مەفرەزەکە بە ناوی مەفرەزەی شەهید عادل سەلیم ناوی ئەو هالێندرا نەلقی هەولێر نەلقی فلان نەلقی مەفرەزەکە بڕیار بوو 7 کەس بن 7 کادری بتوانای عسکری طبعا کە یەکیان شەهید عەباس بوو سەرلقی لقی هەولێر بوو بڕیار شەهید بڕیار برای من معاون سەرلق بوو شەهید داود سەرپەل بوو لە لقی قەرەچۆخ شەهید سەرباز هەر کەسێکی ئەوها شەهید عادل یابە شەهید عادل هەر ڕابەرسیاتۆ لەگە مەغدەشل 5 کەس هاتنەوە شار 5 کەس شەهید سەربازیش لە شار بوو التحاقی پێیان کرد بەجێما بوو ئەو قرار بوو شەهید عەفو یادی بەخێر کۆچ کرد و کانەبی گەورە ئەوەی باسم کرد
کە بەرپرسی ئامر فەوز بوو بە ئامر بەتالیۆن بوو ینی کەسێکی زۆر دیار ئەو ببیتە کەسی یەکەم بەرپرسیان هەیئەتەکە لە 3 کەس پێک بێ کانەبی بەرپرسی یەکەم یادی بەخێر شەهید عەباس شەهید بڕیاریش ئەندامانی هەیئەتەکە بن هەیئەتی ئەو مەفرەزە 7 کەسی مەفرەزەی شەهید عادل سەلیم بەو ناوە هاتنەوە شار کە هاتنەوە شاری وەکو جاران ناو براویش پاش ئەوی برادران چوونەوە سەرێ و ڕۆیشتنەوە ئەو جارێکە باسم کرد چەند جار نامەیان ناردبوو لە حیزب ئەوە باوەڕ گیرێتەوە ئەو های و پاڵ پشتی دەکەین و هەتا برادران ئەم لە بیرما بۆ برادران شەهید بوون ئەتوش وەرەوە سەرێ بە هەر نەوەک وەرەوە سەرێ لەوێ ئەمە هەوڵت دۆ دێن وەرگیرەوە پاڵ پشتت دەکەین قناعەتیان پێی بوو باشە فعلا ئەویش لەو کاتی ئەوان لەوێ بوون ئەویش چۆ سەرێ بەس ئەو بەڕێگەی خۆی بە سیارێ ڕۆی نەگل بە مەفرەزە لەگەریان ڕۆیەوە سەرێ کە ڕۆیەوە سەرێ پاش ئەوەی ئەوان هاتنە خوارێ ئەویش هاتەوە شاری کە هاتەوە شاری مزانیمان و بڕیاردرایە وەرگیرایتەوە حیزب وەریگرتیتەوە بەڵام حیزب وەریگرتیتەوە وەکو ئەندامی حیزب نا وەکو پێشمەرگەک کارێکی تایبەتیشان لەو دەستنیشان کرد و کارەکەی ئەوە بی لە منتقەی بەڕانەتی و زرارەتی و ئەوانە کە ئەو کاتە مەفرەزەکانی حیزب شوعینیان تانی بێنێ ڕەگە هاتوچۆیەک بوو لەو منتقەی دەبوو ئەوانیش خەرچی چەکدار بوون زۆربەیان چەکداری عەشایری منتقەی زراریەکان و ئەوانە عیلاقەی باشیان لەگەڵ حیزب شوعی هەبوو خاروانی ئەوەش خۆیان زراری بوون لۆی لە ڕێگەی وانە ڕێگە تەمینکە هیچی دی نا و نێتەوە شاریش بەڵام ئەو هاتەوە شاری لەگەڵ مەفرەزەکان ئەو برادەرەکان زۆر کەیفیان پێ هات کە وەرگیرێتەوە وەکو خۆیان تەعاملیان لەگە دەکرد ئەوەندە سیخەیان پێەوە ئەوە هاتنەوەی لە ناو حیزب شوعی چۆن لە ئەخیریا ئیتر ئەمانەی کەشف کرد ئەمێ ئەو بزانام ینی ئەوە هیچ هەمویانی ناسی و علاقات و باست کرد لە کێیە ئیتر بڕیارەدەن بیانگرن پلانێکە بوو بۆ ئەوی چالاکیە بکەن شتێک یان ئەوانە تەبعەن کە هاتنەوە شاری ئەمن کەسێکی هەرە نێزی بوو خەڵکی وا زۆر بوو کارمان لەگە دەکردن کاری حیزبیمان لەگە دەکردن بێجگە لە علاقەتی عائیلی براو ئەوە ئەمە لە ڕخستنیشدا بووین ئەرک وەکو ئەرک کارمان لەگە دەکردن ئەم ناگەم لە هەموو شتەکانەیە ئەوان تەبعەن لێرە لە هەولێری کار و چالاکیەکانی خۆیان ناسمە سەریان چیە زۆر کاریان کرد و هەندێک جار چوونە دەرێژ لە شاری و وجودی خۆیان سەلماند و لە شاریش هەندێک کار و چالاکیان کرد لە هەندێک لە کار و چالاکیەکان ئەویان پێم گرنگە لەوت باسکەم هەندێک کار و چالاکیەکان ئەو پەیوەندی بە دەوڵەمەندەکانی هەولێر بکەن هاوکاری حیزب بکەن تەبەڕۆع پیتاک کۆکردنەوە لەو دەوڵەمەندانی هەولێری هەموو شتەکان دەزانم لەگەریان دانیشتیم و بازەکیان بخۆم پیتاکەم بردێ لۆمارە دەوڵەمەندەکان تەسنیفی دەوڵەمەندەکانیان کرد دەوڵەمەندی وەکو ئێستا چۆن دەرێن خێرخواز ئەو کاتە پێیان دەگوت دەوڵەمەندی نیشتیمان پەروەر دەوڵەمەندی چاوتێر ئینسانی باش مەسەلەن ناویان مەسەلەن قادر حەداد یەک لەوانە بوو عوسمان مهندس یەک لەوانە بوو قادر بلە یەک لەوانە بوو ئەو ناوانە ئەوانە پاریان دەدا پێشمەرگە بەڵێ بەس بە حیزبی شیوعیان نازانین حیزبی شیوعی دەزانین بەڵام بڕوام وایە ئەوانە ئینسانی باش بن دەیاندا حیزبی دیکەش قەناعەتی من بەڵام لۆ حیزبی شیوعی بەڵێ هەمویان کردیان هەمویان ئیسعدادیان هەبوو چوینە لایەن چوونەوە لایەن هاوکاریەکانیان نیناو هاوکاریەکانیان کرد حیزبی شیوعی تەنانەت هەندێک هاوکاریان کردبوو برادران هەنەشیان دەزانی مثل هاوکاری عائیلی پێشمەرگەیان کردبوو نەخۆشیان برد بۆ بەغدایی نابوو یانێ تشتی وا زۆر ئەوجا خەڵکی دیکەش هەر ئەوەندە ناوە نا بەڵام منەوە ئێستا لەو حالەتەی ئەوانم وا بەبیر دێتەوە لە یەک لەوانە کە چوون نامەکەیان برد چوون وەڵام وەرگرنەوە مالی عوسمان مهندس بوو وا بزانم عوسمان مهندس ئەو کاتە پێم وایە نازم مالی لە منتقەی ڕۆناچی و ئەوانە لە جێی چوا بوو لەوێ ئەو گوتووی کاکەم پارەکەم ناردیە کەسێک هات هەمان معلومات هەمان ناو نیشان بتاقەت دۆ هاتیە ئەم ناتیمە پارەکەی بم طبعا هو کەسە لە لای وان ڕاهاتیە گەنە چیت کەەوەی دەزانی ئەم پارەکەم دایە برادەرەکە هاتەوە گوتی وا دەرێت وای وانیە نازام چی ئەو جارە دووبارە خەڵکیان ناردەوە لای خەڵک چوونەوە لای ئەو جارە نامەچی نووسی بۆ من نامەکەم خوێندەوە ئەڵێ گوایە 9000 دینار نه ئەوەیان زیاد ئەوە چیایە بەڵێ ئەوە 1500 دینار ئەوە یەک کەسیە 9000 دینارەکەی چەند کەسیە ئەوە نامەکی زۆر باریک کچکە وەکو نامە بە قاچاق پێشمەرگە دەنووسنەوە کاک دیارە ئەو کەسە پێم وابی کاک عوسمان مهندس نامەکەی بە عەرەبیش نووسیوە
خوێندمەوە نامەکە من بۆ خۆم بە چاوی خۆم خوێندمەوە و مناقەشەی کرا لەوەی نووسی بووی بە هەمان عنوانینگۆ کەسێک هات قیافەی ئەوەندە بوو زۆر دقیق وەسفێکی کردبوو يعني من زۆر بوازەیە مسفت چۆم کەمەوە قیافەی ئەو هابوو تەمەنی ئەوەندە بوو جلکەکی ئەو های لەبەر بوو پارەکەم تەسلیمی کرد حالەتێکی زۆر ئەو کابرایی تاوانبار دەمچای بە خوریکە بوو ئەوە بزر نابی ئەگەر ڕەنگە ڕدێن دەتراش لێ سمێر سبۆق دەکرێت چ دەکرێت ئەوانە ئەوە بزر نابی تحديد ئەوەی گوت بوو بەژنشی ئەوەندە درێژ قاتەکەی ئەو هابوو کراسەکی ئەو های لەبەدا بۆ ئەوجە فعلا ئەو قاتە تازەی کڕی بوو ئەم دەمزانی هاتنەوە برادران کۆچ ئەمش گوتم وەڵڵا ئەوە هەوە ئەجە مندار بوو زۆر زاران گیان لە قسەیم ڕانێ دەگرت گوت کاکەوە هەوە هەموو وەسفەکەیە ئەوەی گرتیا ناوەیەوە نیە و نازانە قەناعەتیان لا دروست بوو دەی بڕیاریاندا موازەهای بکەین پێی برێن نەماریمە دانیشت بوو پێیان گوت بەڵام بە شێوەیەکی زۆر شەرمنانە پێیان گوت شگلێتووە و یەکێک چووە وەسفەکەی دەکەن بە تو دەچی و ئاوا و نازانم چ ئەویش هەر زۆر کو ئەنگۆ شک لە من دەکەن کو منەوە خیانەتە لەنگۆ دەکەم وا بەڵعاسر شتەکە تەپسکرا ڕۆی دایوەکەندێ هەنجە من گوتم وەڵڵا ئەوە هەوە کاکە خۆ دەمچاوی بە خولیکە چیت گەیە درێژی 175 سانتیمەترە 175 سانتیمەتر دەبی قاتەکەی ئەو هەیە وەسفەکە تاوە قسەکەی من تر ئەمن بەڵام ئەمشکە گومانم لەسەری دروست کرد لەو ڕۆژێڕە مندار بوو زۆر ئەوەندە گەورە بەس گومان دروست کرد لەسەر منداڵ چەند ئەوەختە تۆ چەند بوویتە من 18 سال 17 سال 18 سال بەس تۆ ئیشتەکرد لە ناو ئەم گروپەیان بەڵێ زۆر کارەکانیان ئەمەمانان چەند کەسە بووین ئەمە و کارەکانمان و ڕادپەڕان خۆم بخۆیان بتوانین پێشمەرگە بوون و ئیمما ئەمن بە تایبەتی لەگەر دوو کەسیتکە لە یەک کەسیتکە وڵا لەگەڕ ڕەچ خۆمان هەبوو ئەوی شەهید بووە لەگەر وانجیرا ئەمە هەردووکمان ئەندامی حیزبیش بووین ڕێخستم بووین و بەرپرسی حیزبیمان گوتیەوە ئەم دووان هەموو کارێکیان لەگەر بکەن پێنجگەلەوەی برا و ئامۆزاوی تر بۆ خۆش دەزانێ ئەو مەسەلەیە ئێستا کاک چۆ ئەمە ئەوە ئاماژەیەکی لێ دەرکەوت کە ئەم کابرا با بڵین گومانێکی لەسەرە ئاماژەکە بەس لەلای من لێ دەرکەت بڕواکە ئایندیکار هەر ئەوەندە بوو کە ئێستا لۆم باس کردی پارەیان نەچوون کە دیار نەماوە بزر بوو ئەو پارەیە بزر بوو دوایی ئەو 9,000 چی بوو ئەوەی کە ئەو 9,000 زۆر درەنگترە چکە ئەوە نەتیجەی ئاشکرابوونە شک و گومان ئێستا ئەم کەوشکەم لەسەر دروست کرد ئەوە زۆر زار داهاتە مارێمە پێشمەرگەکان خۆیان دەشوشت جارێکیان ئەویش خۆی شوشت لە ماڵی ماڵیمە لە گەڕەکی ئێستا پێ درە نیسکان بەلاشاوە پێش شوقەکانی نووستی مارمە لێوم کە مزگەفتی حاجی قەرەوکۆنە شەهید داود لەگە شەهید بڕیار هەردووجان لە مارێمە بوون لە گەروی ئەو سەیە ئەم ژێو کاتی تازە بووم متەخەلیفی عسکەری دەمانچە چ حیزبیم لەکەم بوو دەمانچە متەخەلیفەوە کە بانکرای بۆ عسکەری و ناچی بەڵێ دەمانچە چ حیزبیم لەکەم بوو دەمانچە چی مەکاریۆف کچکە حیزبەوە دەمانچانە زۆر بوو کلو کاری حیزبەوە هەگە پێویستمان بایە بەس بە خۆم پارەم هەبوو پێشتریشم دەکرد حەزم لێ بوو دەمانچە باش بکڕم باشە ئەو فکرێک بوو لە مێشک ئەو کەسە کە چوو خۆی شوشت تا ناوراو تەماشام کرد دەمانچەکەی زۆر عەنتیکە پێچرا بووە هەند جوان پێچرا بووە هیچ یانی وەکو یەکێک نیازی تەقەکردنی نەبی سیر بوو باشە پێشمەرگە لە مارێ دەردەچوون ئەو برادرانە شەو ڕۆژ دەمانچەکەیان سوار بوو دەچوونە توالێت دەمانچەکان لەگە خۆیان دەبرد باش بۆ کابرایەوە هیچ پێشمەرگە نییە دەمانچەکەم کردەوە تەماشام کرد دەمانچەکە نوێ لە ناو پاکەتی ئەوای پێ نەکەوت ئەو جۆرە دەمانچە تەنها لەکەن مخابراتەکانی عێراق بوو ئێستاش پێی دەرێن مخابراتی دەمانچەی مخابراتی پێ دەرێن چ وەخت خۆی دێ بودرا ئەمیش گوتمە جەماعەت هاتم شای دەمانچەیەکەن تەمەنەوە گرانیش بۆ زۆر ئەجا من تەمەن دواتر کڕیم ئێستا هەموو قسەکان لە نەتیجە کەشف دەبی گوتم تەماشاکەم کوی دەمانچە پێچایتەوە ئەوە دەمانچە مخابراتیە والله شتێک هەیە وەختەوە ئەتانزانی ئەوە پێڵن دەماچی مخابراتی بەێ ناوی لە ناو قاچاقچیان پێ دەگوترا دەمانچێ مخابراتی بەو شێوە ئێستاش پێی دەگوترێ هەتا ئێستاش زۆر دەمانچە شتای بێتە چار دەخۆر گوتم والله ئەوە شتێک هەیە بڕوا بکەنەوەی پێشمەرگەی نییە ئەوە والله هێوانی شک و گومانێکیان پەیدا کرد لەوانێ بۆ پارێک ڕیبێتی ئەوەی کە نا و پیاوی مخابرات بوو دواتر دەرچوو
کاتێک لەو حالەتەی ئەو بەسەدا هاتەوە کە بەسەدا هاتەوە زۆر بەگرژی تەماشای بینی کرد پێی ناخۆش بۆم دەمانچەکەم لە دەستە دەربینایە ئەمشی خۆم لە ئەو نەکرد شۆژ نەکرد گوتماری ئەم بە تەمام دەمانچەکی بکڕم ئەو بەچەندت کڕی ئەو دەمانچەیە گوتی نازانم دەمانچەکەی لەم گوتی نازانم بە برایەکی بڕۆشەوە گوتی بەی برێ ئەو لێ کڕیمە بە 600 دیناری گوتم لۆ نایە بە 1000 دیناری بدەیەوە من دەی کرد 600 دیناری نەبوو مازان نا بەی برێ پێیەکە وڵای تر ئەو بوو گوتم بە قورعانەوە شتەکەیە ئەو شک و گومانی من لێرەوە دروست بوو یعنی تقریبا شکم لێ بۆ یەقین دواتر سوتفە ڕۆژێک برایەکەی لە ماریمە بوو هاتە ماریمە دیسان داود و بڕیار لە ماریمە بوو بە قەستی مەوزوعم کردەوە گوتمەرێ فرانکەس ناوبراو دەمانچەکی زۆر جوانی پێیە ئەو لە چی دەبی کڕیبی گوت وەڵا نازانم ئەم نیش لە کنیم دیت پێ نەگوتم لە چی کڕیە ئەویش گوتی ئەو لێ کڕیمە کە ڕۆی گوتم جێتان لێ بۆ قسەیە خاڵە ئەمانە هەموو ئاماژەی ڕوونن وڵی تر وڵی ڕاستە خۆ وڵی وایە دوای داود یادی بەخێر ئەو لە گوندی لە گەریان ژیا بوو لەگە کە سوکاری ئەو لەمەی باشتر دەناسی کورە گوتی بەرە باب درۆزنن ئێستا درۆیە کلۆ دەکاتنیتەوە وی مالیان کرد هەند کوڕی ئازا بوون منەتی حکومەتیان نەدەزانی ئیتیمامیان هەسی ئەمنیان نەبوو ناکاک سەلام ئیتر ئەم شک و گومانم لەوەی لەسەردا دروست کرد زاریت کە زۆر جار هەوڵم دەدا بە قەستی دەچوم خۆم دەشوش لەماری خۆمان دەمگو وەرن خۆتان بشۆن ئەو نەدەچوو خۆی دەمویست ئەگەر خۆی بشوە بەرچی بگەڕێم بزانم هەویەک تەنانەت جارێکیان بە زۆری زۆر دارێکی بەسەرمدا فەرز کرد لە بچ خۆت بشوی ملیک ڕاست پیسەوە ئەوە نازانم چێت جلکە لەبەر نەکردەوە چوو لە هەمامی لەبەری کردەوە حسی ئەمنی زۆر بە قووەت بوو ئەم برادەرانەش حسی ئەمنیان هیچ نەبوو شک و گومانەکان لێرە ئەمن لە لای من لەوەیەوە لەسەری دروست بوو بەزەمە تا ئێستا هەر لە لای تۆ لە لای من بەڕێ لە لای ئەو برادەرانە دڵنیا بە حتا ڕۆژی لە ئەمنیش ئەگەر چاویان پێکەتبی ئەوجە شک و گومانیان لەسەر دروست کرد هیچ شک و گومانێکی لەسەرنەوە ئەوەندە سیقەیان پێ بوو ئەمانەی کە باسێکی ئەمە ساڵی 84 بەڵێ سەرەتای 84 نه هاوین 84 دەغێر من یەکی هەفت بوومە متەخەلیفی عسکەری ئەو قەزەی باز دەکەم پاژێکی هەفتە ئەوان بەخۆیان لە ئاگاداریت ئەو مەفرەزەی شەهید عادل سەلیمە و لە بیرم کرد کە هاتنەوە هەولێر ئەگە خەڵەت نەبم 24 شەش بوو 24 شەشی 84 لە مانجی چار دەی مانجی چاری 84 بۆ ڕۆژنەوە سەرەوەی باسم کرد لە لەتیفاوەی لا ئەوەی ئەگەر هەڵە نەبم هەندە زارانیش خەرک لێەوە دەبی بەڵام ئەوە قەزیانە هەمویان لە هاوینی 84 لە مانجی هەفت بەدواوە ئەی کەی کەشف بوون ئەم شەبەکەی تۆ وتت حەوت کەس بوون مەفرەزەکی کە باس کرد حەوت کەس بوون بەڵام کە گیران 19 کەس بوون بەڵێ ئەوە چۆنە بەڵێ ئەوجا ئەو برادرانە ئەوە مەفرەزەی شەهید عادل سەلیمە ئی ناو هەولێر ناو مەرکەزی هەولێر ئالواگەداریت ئەوان بڕیار بوو هاوڕێکانەبی پاشیوان بێتە خوارێ بێ سەرپەرشتی مەفرەزەکەی بکە بەڵام هاوڕێکانەبی نەهات ئەوان 6 کەسمانەوە نازانم لۆ نادەم لە کتێبەکەش ئەوە هەتا ئێستا بە لەغزەکە لە لای من هەر لە کتێبەکەش نووسیتم لەغزێک یان کردیتمە بەشەکلەوەی نازانم لۆ نهاتەوە کارەکەت چ بوو ئەو کاتێ ئەو برادرانە لە شاری بوون دیارە قاتە برادرانی قاتە مەلبەندی هەولێر قامەد مانگو قاتە هاوڕێ بە حکمەتوان مەفرەزەکی دیکەش دەنێرن مەفرەزەی بەڕانەتی ئیلەقی بەڕانەتی دەنێرن بەڵام ئەوان زیاتر منتیقەی بەڕانەتی بن وەکو تەمینکردنی ڕێ وەکو کارێکی لەو بابەتەی ئەوانیش دێن ئەوانیش 4-5 کەس 4 کەس و جارێکی کەژ مەفرەزەک دێتە بەڕانەتی مەفرەزەی شەهید مەلا عوسمانوان لە یەک لە گوندەکانی لای زرارەتی و بەڕانەتی ئەوانە تو شەڕ بوون لەگە یەکێتی تو پێشمەرگە شەهید بوون سێشیان ژیران کێگرتنی یەکێتی شەڕ ناوخۆ بوو شەهید مەلا عوسمان و شەهید شالاوی مورتکەی و شەهید بوون سێش ژیران ئەو سێش کە بەردران پەیوەندیان بە برادەرەکانی بەڕانەتی کردەوە دەگەی ئەو 19 کەسە هەندێکیش تەنزیمە هەندێک ئەوانەی بەڕانەتینە هەندێکی ئەوانن ئەوە لۆی بوو 19 کەس یعنی ئەو مەفرەزانە پەیوەندیان بە یەک نییە پەیوەندیان بە یەک نییە بەڵام مەمۆ ئاگای لە هەمویان ئەو جا بزانە ئەوە بەبێ ئاگاداری ئەوی بەڵێ مەموو پەیوەندی بە هەمویان کردبوو ئەو تامەبارە پەیوەندی بە هەمویان کردبوو وەکو ئاسانکاریان لە بۆ بکە وە کوشتیان لۆ بکە وەکۆیان لۆکە ئیدی
بە کوردەکەی هەمویان لێ خشتە بردبوو. بەس ئەمە هەمووی بە بڕیاری ئەمن و بە ئاگاداری ئەمن بەسم کار لەوە نەبوو. مەسەلەی ئەمن تەبانە من دوایێ هەندێک شتم لەبوو بە دیارکەت نارێم ئێستا مانجی 4 ئەو سار مانجی 4 بوو ئەو زابت ئەمنم بینی چوومە بەغدایە ئەوەی کە سەرپەرشتی ئەو کارەی دەکرد. ئەو ئێستا لە بەغدا جیرایە ناوی لیوا بە پلەی لیوا بوو کە جیرایە لیوا شاکر تاها یەحیە دووری ئەو کاتە ڕائید بوو. ئەوە دوای دێنە سەری دوای دێنە سەری ئەجەر لەویش هەندێک شتم لەبوو بە دیارکەت بەڵێ ئەوە هەمووی لە بن چاودێری ئەمن بوو هەمووی ئەمن چاودێری دەکرد تەنان ڕەنگە هەندێک جاران شکارەکان دایرەی ئەمن ئەوەی کردبی ینی وەکو بری چاوپۆشی لە حرەکەیان کردبی لەوەی زیاتر بکەونە ناو داوەکەی. بەس دوایی کە ئیتر هەڵمەتیان بۆ کردن کەواتە ئەمانە هەمووی یەک کەیس نەبوون کە گیران یەک کەیس نییە بوو بە چەند قازێ ئەوە 6 کەس لەوێ ئەوانەی بڕانەتی چەند کەس بوون ئەوان 6 کەسەکۆن دەچی تەنزیمیش ئەوانە کەنجی جیران ئەتوا گەیشتی نەوێن دەرەمە چکە ئەوانە خۆی ماوەی 4 مانگ و قسوور لە هەولێرمانەوە بە هەمووی ئەو مەفرەزەی کاتە خوارێ مانجی 11 مانجی 11 لەو کاتەی لەو فترەیە زۆر چشت هەیە کە پەیوەندی بە قەزیەکەی هەیە ڕووداون ڕوویاندایە لە ناو ماڵەکانیمە لە ناو ڕێخستن لە حرەکاتی دایرەی ئەمن دیعایەی دایرەی ئەمن لەسەر خەڵێک ئەوانە پێویستە باز بکرێتن بە قەنەعەتم ئەو شەبەکەیە ئەو کارە بابرێن ئەو تۆڕە چۆن هۆندراوە چۆن دروست کرا من ئێستا ئەمێ بۆم باسکەی وابزانام هێشتا کاتمان هەیە ئەمێ بۆم باسکەی چکە من ئەمێ تەفاسیلی زۆر چشتی تێدا هەیە ئیتر گۆک و گۆتم بازارێ نەچینە لای برادرانی بەڕانەتی و ئەوانە هەر لەسەر ئەو 4-5 کەسە ئەو مەفرەزەی شێد عادل سەلیم تەرکیزکەین چکە ئەوان ئەساسەکە بوون. ئەوە گوتم علاقەتش باشی لەگەریان دروست کرد و ئاگای لە هەموو ئیش و کارەکانیان بوو. کێشە ئەوە بوو ئەوان کە ئیشێکیان دەکرد و نەبوو مادەم ئەو ڕەبتی نییە نەیزانێت لەبەر چاویان لەبەر چاویمە شتیان دەکرد یانی زۆر ئیشەکانیان لەبەر چاوان بوو تەنان زیرانەکانمان دەیانزانی پێشمەرگەوە هات نەماری من ڕۆیشتن ئینسانی زۆر باش بوون هەمجارویان دەگۆ زمانی لێ نەدان یعنی ئەوەندە بە ئیشەکانیان بە کەشفی بوو تێدەگەی لە بۆ ئەو کەسەش هەموو شتەکان من تاکیدم بەڵێ هەموو شتەکانی ئەو دەگەیاندەوە ئەمن دواتر ئەمە بیستمان تاوان دواتر بەڵام ئەمن جارێکیان شکم کرد دواتر ئەمە بیستمان چەند جار لە دانیشتەکان دەنگمانی تەزیل کردیە. بەچی زانیتان تەزیل چۆن زانیتان کە تەزیلی کردو دواتر زانیمان دواتر کە قەزیەکە ئاشکرا بوو دواتر کە ئاشکرا بوو بەڵێ لە خەڵک و دۆست و ناسیارمان هەبوو لەگەر پیاوانی ئەمن و ئەوانە بوون کەسی باش بوون درسۆز بوون لەمە هاوکاریان دەکردین ئاشکرا بوون ئەمن جارێکیان شکم کرد حرەکەکانی جلکەکەی کە لەبەری کرد و حرەکەکانی هەستم دەکرد شتێک لەو باغەریتی لێرە کراسێکی عسکەری لەبەر کردبوو عسکەری ئەوانەی ئەستورەکان هەبوون لە تەدریب و مەدریب و شووە بەکاریان دەهینا ئەو کەس لە شارەوەی لەبەر دەکرد ئەوەی لەبەر کرد و هەستم دەکرد دەستە دەرێ دەست لێرە دەدا دێتەوە شکەکم کرد بەڵام میتر هەر شکە بوو زیاتر شتێکی دی نەبوو هیچت نەوت دواتر زانیمان بەڵێ ئەو شەوە کە فلان و فلان و فلان دانیشتی بوون و ئەو قسانە کرا ئەو دەنگە تۆمارەوە لە دایرەی ئەمنە دواتر زانیمان دوایەکە ژیران بەڵێ دوایەوە کە قەزیەکە ئاشکرا بوو جاری دی مەسەلەن جارێک دیکە شتێکی دیکە ڕوویدا برادەران لەیەک لە دەوڵەمەندەکانی هەولێرێ داوایان لێ کردو هاوکاریان دا هاوکاری ئیستعدادی هاوکاری نەبوو وا خەبەرەکە هاتەوە لە ڕێگەی من نەبوو لە ڕێگەی ڕێخستنیت کە بوو خەڵکی دی یەک لە دەوڵەمەندەکانی هەولێرە برادەرەکانیش دیار بوو بڕیاریاندا بوو کە بچن بیگرنیان بیهێنن یان شتێکوە لەسەرەوەی کە ئامادە نیە هاوکاری بدایان على ئەساس شتێکی وایە ئەمن سوتفە لە ماری خۆمان بوو کەسێک هات بەمنی گو برادران لە چێنە گوتم چیشت پیانە گوتی پیانە ئیتر گوتم دەزانم لە چێنە بردم نەکەنیان بردمەکەم ڕست دەمزای لە چێنە بەردەوام
برمكن يعني كتسوم لي ندري برادر أنا متشجع بس تابو وك ويلو تسالات شقدت تسيت سنيا قلت أنا موضوعي يترى ما إيش كمان كردو قرينه أو كسج ليبو نابراو ليبو مامو باري إيه ليبو كليبو اللي غير مسواري سياريبو أيش هات مهم. هات لو خد الرات شوينك هات ماري كسش الناس ياري لا قرش البامبو زادي البان بله هاد لي ندري هات خورم دزام كابراتشيا شو ماريوان شو ماريوان دواتر برادران اقراتيان كردبو بيش او بخويان بسن تاكسي جان ناردبو شوينكا تاكسي بصور لي تاكسي كاتبو قديو ما تقيم توقره يتر برادران نسوندو عمليك بقناعاتم اوش للرجي هاتا او مالي للرجي او ماليوا خبرك جاي عند رادا يري امنو او يكرد وفعلا دواتر درسو خاون مالك شهر بياي امنو تزاوي خويبو سواي نتاون باربو ناو او شهر دستلا لقر خزي كده زاري شي ديكا كأوان او وضعنا لو دروز بو ليران تنقاو طبعا مشكلة دائما لا يشي تجلو دروز دبو تكون ناند تواني بس ندري للشهر بس وانا دريت وش تشد وانت زاري كان لنا وشرط وش تقبل لك برادراني يشيتي براد مفاوضات بو برادراني يشيتي تا صدفة وش يقبل لقرا شي مال يعني وضعي وان هات سر اوي بقرينوا نقرينوا ديار برادراني سرو قيش نقنعات نام الناردبو بلمنا برادران او مبلغ باري جنابت باست كرت ناردبيان شن أردوي برادران شهر إيه او مفرزيه إيه. او مبلغ باري جنابت باست 6000 9000 مشتشوا أها خوان كروس ولا بلي بلي لمون. تبرعي برادران مو نظام يقل تبرع كان قادر حد هادي 1500 دينار يوم 1500 و 1000 تشوا يتكش كوين كردوا نارديان سري نارديان بارزن إيه چه نردی بچه اندانار سایقه برای او ناو براو برای سعرش جيبيه أول شيء بو أو براي ساقي خطبو يعني نا ما ورقه مرقي زعشاتي وشتيلو بابتي هبولو خوي إشي دكردو كاسبي دكردو أنواع أشكال إشي دكردو خاصاقي سكو ماشي دكردو أنا دكرد سعرش جيبيه بزيب لندرو فاري بيكاب يتر بويدا نارديان كوديغو سنزاريت كش ناميان بيدا نارد بو هات بو بو يعني زي سقيام بو سبنان دچو وارد هاتو دچو بارزان دو قراو او باريان بيدا نارد او رونهاتو سبينا هاتو دوز بي ايواري نا سيروج بيتو او زهاتو مش برادرام مشوش بن ليرانا او كوبو تولون هاتو او زارلو او بو كهاتو بيارو بيوا عندك اني او بو شين مورشتيوا او كبري لي درابي او بي هاتو قلت والله من الري قر باركان ليست عندي ما امني انقرتي ام شو برادران قلت لك برادران بمفرزه قرايمو حتى بقرين لدوري قركانو يتري لاخري باركا وهابو شو يبزرو برادران كلي ندري او تشوف بقول بي باركا واي بسرهاتو فعلا مفرزان كردو قرام بلا برادران سقايم بينا وكبري قاعده برادران سقايم بينا بلا نامه جام بيدا ناردو نامه كم خندو ديتم نامه قاطع ابو حكمت نسيبوي تفاصيلي وندري شنو بنا مكارون ده غوايا او باريا بزربوا اما هو لشمان ده بيبينينوا ايوا ورنا وسري بزوترين كات بقرينا وسري و ناو برايج لقى خوتان بينن وكو امر تقريبا صيغه كوهابو لقى خوتان بينن واو باريا دي بدقات تعويز بكريتو يعني تقريبا هو كبري رموز طبعا انا بياي امن من انا مش تداير يمن اكيد لو هاستي كرو كشف بو كنا مكهات كاو كبري هاتوا نامك هنابو لماري امو زي من عبد الله يادي بخير شهيد بو لماري وان بيل لنا شيخ سككرا استجدي ما كم لبرتساويا برغار برايمن زورتو ربو يعني هات سدي قلتي هردت كوجم قلت يا او كسي كبارك لكم بزر براز نيام باورم بوينيان ازامشي تمام باريش بابرين نوبرايش ميلو تمثيل شي دكر تليفوني انا ابو مارا زنج تليفون كم بو مارا تليفوني انا ابو تليفون لو خص مكان دكر هاتو على اساس سلامته هاتو نازم شي يتر ولا عسري كلام زور توربو ريال بلين كاو يشكي سربرشتي كردو هر او باري دي بكريتو نازم تشو اخيري يعني هات سر اوي مترسام استلي بدا بيكوجي او هات ساو حالتي ولا باجو دوايت الوزاكا هادي بو يترليو امام برياري انداب قرنو سر
لە ئەڵلقەی داهاتوو ئیتر باسی ئەماکەین کە چۆن گیران کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا ئەڵلقەی داهاتوو.